هونەری حوتەم پەیامی ڕاستەقینەی دەنگی هەر وڵات و نەتەوەیەک. ئەم هونەرە سیما و پەیامی کللتوری وڵاتان نیشان دەدا. ئەی لە ڕووی ئابوووریەوە سینەما چییە؟ ئەم هونەرە ئێستا بۆتە سەرچاوەیەکی داهات و پیشەسازیەکی گەورە لە وڵاتان. ئەگەر باسێکی دۆخی هونەری سینەما بکەین لە هەرێمی کوردستان بزانین لە چه ئاستێکدایە. لە ساڵانی ڕابردوو واتە پێش قەیرانی دارایی حکومەت زیاتر لە 108 میلیارد دیناری بۆ بواری هونەر و سینەما تەرخان کردبوو. بەڵام هێشتا هونەری سینەما لە هەرێمی کوردستان بە تەواوەتی پەیامی خۆی نەگەیاندووە. جگەلەوە کێشەی بینەری هونەری سینەما لە هەرێمی کوردستان هێشتا فلیمێکی سینەمایی کوردی بوونی نییە کە 130,000 بینەری تێپەڕاندبێ. ئەگەر باسی ساڵی 2020 کەین کە ڤایرۆسی کۆرۆنا ژیانی بردا قۆناغێکی نوێەوە و بەشێکی زۆری لە سێکتەرەکانی ژیان بە تەواوەتی وەستان. بەڵام هەر لەو ساڵەدا زیاتر لە 329 فیلم لە هۆلیوود بەرهەمهێنرا. لە ساڵی 2019دا 792 فیلم لە هۆلیوود بەرهەم هێنراوە. کێشەی هونەری سینەمای هەرێمی کوردستان لەکوێدایە؟ بۆچی کێشەکان بە تەواوەتی چارەسەر ناکرێت؟ لە هەرێمی کوردستان نە کێشەی ڕۆڵبینین، نە شوێن، نە دەرهێنەر بوونی نییە. ئەو کێشە سەرەکیانەی لەبەردەم هونەری سینەمای کوردیە تەنها و تەنها نەبوونی بودجەی پێویستە. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەیت. هونەری حوتەم دەنگی ڕاستەقینەی هەموو گەلانە بە یەکێک لە کاریگەرترین چەکی سەردەمیانە ناودەبرێت. لە ناو هەموو بوارە جیاوازەکانی هونەردا بە قورسترین هونەریش دادەنرێت. بۆیە بەرهەمهێنانی فیلمێکی ئازبەرز و چیرۆکی ڕاستەقینە دەتوانێت شۆڕشێکی گەورە بەرپا بکات و پەیامی خۆی بە تەواوی بگێنێت. سینەما لە هەرێمی کوردستان ئەزمونێکی تازەیە. تەمەنی ئەم هونەرە ناگاتە 30 ساڵ. هەرچەندە لە ساڵانی ڕابردوو چەندکارێکی گەورە لەو بوارە ئەنجام درراوە، بەڵام هێشتا بە تەواوی پەیامی خۆی نەگەیاندووە. ئێستا کەشێکی ئارام لە ئارادایە بۆ بەرهەمێنانی فیلمی سینەمایی. ئەی بۆچی ئێستا ئەو هونەرە لە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە؟ کێشە و گرفتەکانی بەردەم ئەم هونەرە چین؟ بۆچی تێچووی فلیمێکی سینەمایی ئەمەندە زۆری تێدەچێت و لە کاتێکە بەرهەمێکی ئەو تۆش نابینین ئێستا لە سینەماکانی هەرێمی کوردستان؟ خۆی لە ڕاستیان تێچووی فیلمێکی کوردی ئەوەنە زۆر نییە ئەگەر ینی بەراورد کرێ لەگەڵ ئەو بودجەی کە بۆ فیلم لە وڵاتانە دابی نەکرێت. لەبەرەوەی تۆ بیرت نەچێ سینەما گرانترین هونەرە، زەحمەتترین هونەرە. تۆ ژیان دروستەکەیتەوە چۆن گران نییە؟ تۆ جوانی دروستەکەیتەوە چۆن گران نییە؟ هەموو شتەکان دروستەکەیتەوە. ینی تۆ ئەبێ شتێک دروستکەی کە خەڵکەکە و تێکەڵکی لەگەڵ دیمەنەکان تا ئەو دقیقە تەماشای فیلمەکەکە بێ و خەڵکەوا لێ بکەی کە بەشێک بە لە ناو فیلمەکەی تۆ. لەبەرەوە ینی تێچووی فیلم ئەو تێچووی کە ئێمە کردومانە لە وڵاتانی دنیا پێڵێن مایکرۆ بەجێت، ینی بودجێکی زۆر 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 کەمە لە چاو ئەو بودجانەی کە لە وڵاتانی ترا خەرجەکرێ بۆ مەسەلەی فیلم و فیلم سازی. بەڵێ بەگشتی لەبەرەوەی ئێمە وڵاتێکی سینەما ڕاستەخۆ پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە، پەیوەندی بە تاکەوە هەیە. ئەگەر ئێمە وڵاتێک بووینایە مەسەن بۆ نمونە نیسبەتی دانیشتوانی هەرێمی کوردستان 80 ملیۆن بووایە، ئەو کاتە من هیچ پێویستم بە سەپۆرت و فەندی حکوومەت و هیچ شوێنێک نەئەویست. ئەو کاتە من ئەمتوانی فیلمێک دروستکەم بە ملیۆنە دۆلار، هەوڵم ئەیە ئەو کاتە 4 ملیۆن کەس بیبینە لە 80 ملیۆن کەس. ئەو کاتە من پارەیەکی باشە هاتە ناو ژێرخانی فیلمەکەی من و ئەشم توانی زەریبەیەکی باشیش بم بە حکوومەت و بتوانین بەیەکەوە گەورەتری بکەین. بەڵام لەم وڵاتانەی کە زەمینە سازی نەکراوە بۆ دروستکردنی فیلم و هیچ بە زمانە عشایرەکەی خۆمان هیچ حسابێکی بۆ نەکراوە، لە ئاخیر شتا تەماشا کراوە، بە هەند وەرنەگیراوە، هێشتا بە هیوایەت تەماشا ئەکرێ لەم وڵاتانە. هەموو دەرهێنەرەکانی هاوڕێمان ماندوون بەدەست ئەم شتەوە کە قیمەت دانانرێ بۆ مەسەلەی سینەماکە لە کاتێکە وڵاتانی دنیا بێجگەن لە وڵاتی ئێمە کە چەند گرنگی ئەیەن بە سینەما. لەبەروی سینەما تاکە چەکێکە کە ئەتوانێ پێویستی بە هیچ دەرگایەک و تەقەلیانی هیچ دەرگایەک نییە. هەموو کەس دەتوانێت لە ڕێی فیلمەکەی لە ڕێگەی مۆبایلەکەیەوە بیبینێ، لە شوێنە ئۆنلاینەکان بیبینێ. کورد لە 100 ساڵی پێشوە
چەند لۆبی سیاسی کرد ڕەنگە سەرکەوتنی زۆر گەوری بەدەست نەهێناوێ بەڵام ئەگەر بتوانێت لە ڕێگەی فیلمەکان و معانات و چیرۆکەکانی خۆیەوە لە ڕێگەی فیلمەکان و بگەڕدرێتەوە ئەتوانێت گەورەترین لۆبی بۆ تاکی کورد بکەیت کە چەند ئینسانێکی دڵسۆزە چەند تەعەدای لێکراوە چەند کارەساتی بەسەرا هاتووە بەداخەوە لێرە هیچ سەپۆرتێک بۆ فیلم و بۆ فیلمسازی نییە. چێ سەپۆرتانکە چێ هاوکاریتانکە زەمینە سازی چۆنە تۆڵی زەمینە سازی ناکرێت چیتان بۆ ئەبێ هەر لە هەمووی لە ئەوڵەوە ئەبێ هەموو خەڵێک لە ماڵەوە ینی مەسەن کە فیلمێکی کوردیە بینیا بێت کتێب کڕێ وەکو سپۆک و پشگیریە بچێت تەماشای فیلمەکە بکە بزانە ئاستی فیلمی کوردی چییە خۆی ئەمە فیلمێکی بێگانە نییە فیلمی ئەکتەرەکانی ئەم وڵاتەن خوشک و برای خۆتانن یانی کەسی نزیکی خۆتان بە زاراوەی زمان بە زمانی خۆتان فیلمەکە جۆ لێ ئەگرن و ئەیبینن بۆچی ئەچی بۆ فیلمێکی ئەجنبی وەرە تەماشای فیلمێکی کوردیش بکە بزانێت چیە ڕخنە دەیە وەرە قسەیان لەگەڵاکە چاکی کە لەگەڵ یانە ئەمە فەرهەنگە ئەمە کلتورە هەتاوەکو فەرهەنگ ژێرخانی کلتور و فەرهەنگمان بەقوت نەکەین وا نەکەین لە وەزارەتی پەروەردەوە مناڵەکانمان فێر بکە لە یەکی ابتیداییەوە وردە وردە تەماشای فیلم بکەن وردە وردە کتێب خوێنەوە وردە وردە لەوحە تەماشا فێر بن گوێ لە میوزیک بگرن زەو لەبەرەوەی ئیشی ئێمە نیشانانی دیوە جوانەکانی ژیانە لەبەروی زۆر قورسە جوانی پیشانان زۆر 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 قورسا وەکەوە نییە تۆ شتێک بی تۆ شت دروستەکەیت باشە وەکو دەرهێنەرێک کە بیرۆکەیەکی فیلمێکی سینەماییدا دەڕێژن دەتانوێت کاری لەسەرکەم پلانتان بۆ داناوە ئەو کێشە و ئاریشانە چێکە دێتە بەردەمتان ئێوە پێم وا بە یەکەم جار بەس خەیاڵتان لای بودجەکەیە زیاتر کێ سەپۆرتانەکە کێ هاوکاریتانەکە بودجە یاخود پارە هۆکاری سەرکیە بۆ ئەو لاوازی سینەمای کوردیەکە خێرنا ئێمە پێویستمان بۆیە دەستمان بگرن وەکو مناڵێکی ینی وردە وردە ڕێگەکە چاکتریکەین بۆی سینەماکارەکانی هاوڕێمان بتوانن لەگەڵ ئێمە بەیەکەوە بتوانین زەمینە سازیەکی وا بکەین ساڵانە چەندین فیلمی سینەمایی کوردی هەبێ شاشەکانی سینەماکان لە باتیەوەی تۆ بچی تەماشای فیلم لە بینی ئەم لەوحانەی کە تۆ ئێستا ئەلێرە ئەیان بینی ئەبێ بەلانی کەمە 15 فیلمی سینەمایی کوردی هەبێ بیانیەک بێ ئەسە ڕەفیقێکی تۆ ئەڵمان بێت بڵێ بچین سری فیلمێکی کوردی بکەن لەکوێ فیلمی کوردی پێپشانی لەسەر شاشەی سینەماکان نیتە لەخوا بەزیابێ من لەمای ئەم 3-4 ساڵە لەسەر گیرفانی خۆمان بە ماندووبوونی خۆمان بە دڵسۆزی خۆمان دوو فیلمی سینەماییمان دروست کردوشتی ناشریمان دروست نەکردو فیلممان دروست کردوشتی جوانمان بەخشیوە بە خەڵک ئێوە هەمیشە گلەی ئەوە دەکرێن کە پاڵپشتی ناکرێت لە کاتێکە کە ئامادەکاری بۆ فیلمێکی سینەمایی کوردی دەکرێت دەبینرێت ئەو ستافەی کە لە پشتی فیلمەکەەوە کار دەکات زۆربەیان بیانین ئایا لە ناو خۆدا دەتوانێت پرۆداکشنێکی ناوخۆی هەبێ بتوانێت فیلمێکی سینەمایی خۆماڵی بەرهەم بهێنرێت چەند ساڵێ لەمەوە پێش هەر 3-4 ساڵ لەمەوە پێش فیلم دروستەکرا لاڵسانەوەی ئەو کردووە ئەو هێزە هەمووی خەڵکی بیانی بوون بەڵام ئێستا ئێمە گۆڕیومانە ئەو خەڵکانە ئێستا هەمووی کوردن و خەڵکی ئەم شارن و خەڵکی ئەم وڵاتەن فیلمەکەیان دروست کردووە ینی خەڵکی بیانیتیان نەبووە لە کاتی دروستکردن تەنها یەک پۆزیشن نەبێ یەک بەس ڕەنکردنی فیلمەکەش لەبەر ئێمە ئالەتەمان نییە ئەو ستۆدیۆیەمان نیە ڕەنکردنەکە تەنها ئەوە لەگەڵ ستۆدیۆی میکسکردنەکەی لەبەر ئەو دوو ستۆدیۆیە نیە لە کوردستان پارێکی زۆریەوێ و لەشمان تێناگەن و کەسیش بۆمان ناکرەوە کەسیش سەپۆرتمان ناکە لەبەرەوەی مەجبور بووین لە دەرەوە لەگەڵ هاوڕەکانمانەوە دوو کەسی بیانی بووان کردی باقی ئەی تو زێدەم فیلمە دەستاوی کوردیە. هەرێمی کوردستان خاوەندەیان هونەرمەندی بە ئەزمون و سینەماکاری بەتوانایە جگەلەوەی لە وڵاتان فیلمی سینەمایی ناوبانگی باشی بۆ هونەرمەندان پەیدا کردووە و بۆتە سەرچاوەیەکی پرداهات و خۆشگوزارانی ئەی لە هەرێمی کوردستان تا چەند ئەم هونەرە بۆتە هۆکار کە سینەماکاران پشتی پێبەستن. سینەماکاران هونەرمەندانی کوردی هێشتا بە تەواوەتی پەیامەکانی خۆیان لە سەرمایهدارێک نەگەیاندووە کە فیلمێکی سینەمایی تێچووەکەی ئەمەندەیە بەڵام ئەگەر کوالێتێکی باش بێ ئەمە داهاتێکی باشە ئایا ئەمەش ناکەوێتە سەرشانی هونەرمەندان با مەسەلەکە بەس بزنسمانێک نەوە ڕاستەکە ناوەندی هونەری سینەمایی کوردستان دابەش بوون لە ڕاستیە بەداخەوە هەر کەسە و کار بۆ خۆیەکات بیر لە جیلەکانی داهاتوو ناکەنەوە بیر لە نەوەکانی داهاتوو ناکەینەوە ئەی ئەوان هەر کەسە هەوڵەیە بڕێک پارە لە بەرپرسێک بڕێک پارە لە موسسەیەک لێجێ بۆ خۆی ڕاکێشێ دابڕێ بۆ خۆی و ئیشەکەی پێتاوەکە دوایی ئەگەڕێتەوە تووشێمان ئەزما بێتەوە بەس حەلەکە چییە؟ چی بکەم بۆی لە هەولێر فستیڤالێکی سینەمایە بێ هەموو دنیا بێ قەڵا ببینێ و بزانێ قەڵا چەند ڕەمزێکی تاریخیە و شەڕی ئەربای لۆ ڕوویاوە لەویە شەڕی ئەربا لاو کردووە فیلم نەخێنەوە کردووە سینەما هونەرێکی زۆر جەزابە فەن ئێمە باسی کلتورەکەین بەگشتی کە وتمان ویژدانی ئەخلاقی
هەچ کۆمەڵگایەکە نەتەوەیەک پیشانەیە یعنی کۆمەڵگایە کە زۆر هەماڵی ڤێننا چەند جوان و ڕاقیە بەرلین چەند وایە پاریس چییە مەسەلەکە هەمووی نەحتە هەمووی درەختە هەمووی حەدایقە هەمووی سینەمایە هەمووی هۆڵی شانۆگەریە هەمووی ئینسانەکان ینی وەکو بەگشتی مامەڵە لەگەڵ کللتور و فەن و ئۆرکسترا و کتێب ومەیەکەن بۆیە وعجبین بەغەرب لەبەری هوەر ئەخلاق بۆ ناڵم ئەخلاق بۆ ئینسان دروستەکە یعنی دژێ خاتەوە لە تۆند و تیشی لە لاعنف ئەمە لە ڕاستی ئەمە دوا کەوتوین زۆر بەتایبەتی ئێمە منم جارێ قسەیەکەم ئەگەر هەموو دنیا یەک جار پێویستی بە هوەر و ئەدەب و کەلتور و سەقاف و سینەما بێ ئێمە میلەتیشی داگیرکراوی لە ناو چوار دەوری سێ گورگا 100 جار پێویستمان بە کللتور و فیلم و سینەما سەدان جار لەبەرەوەی میلەتیشی باشخوراوین لە ڕووی ئەنتۆلۆژی و هەوڵی قڕکردنمانێ هەوڵی نەبین هەوڵی نەمێنین مشکلی گەورەمان هەیە لە ڕێی سیاسی و تۆلەرانس و ئەخلاق و تعاملکردنی با بڵێن سیاسیانە و اجتماعیانە و تێڕواینەوە بۆ تاک بۆ ئازادەکانی تاک بۆ مافی تاک بۆ ئازادی ڕادەبڕنی سیاسی زۆر پێویستمان بە هونەر و ئەدەب و سەقافەی ئێمە سینەماکاران تا چەند دەتوانن پشت بەو داهاتە بەستن کە لە ڕێی هونەری حوتەمەوە دەستیان دەکەوێت لە ڕاستیە ئەگەر بە شخصی بڵێ من خۆم من 15 ساڵە ئەوی کە بێتێ ئیشی پیشەمەندی من 15 ساڵ لەسەر سینەماژیم هەنێک جار کە کێشە دروستە بێ بۆ ژیانی سینەمای ئەگەڕێمەوە لای مێدیا لای ئەعلام بۆی ژیانی خۆم دابینکەم کەەوە خۆشحانی فڕسەتێکی گەورەی یامەتێ لەبەرەوەی کە توانم بە سینەما بژیم بەس خەریکی سینەما بم بەڵام بەگشتی سەی وێنەکە بکەین نەخێر هونەر لێرە هیچ هونەرمەندێک ناژێنە کەم نەبێت تاکوتەرا نەبێت ئەگەر هونەرمەندێک 15 ساڵ ئەزمموی هەبێت لەو بوارەیە لە ماوەی کورتا بە من بڵێ چی بکرێت لەم دۆخی ئێستاە پلانبیەکان چییە بیخینەکار بۆی چۆنی پەرەیەک بەم هونەر سەرۆکی حکوومەت تەکلیف لە وەزیر ڕۆشنبیری بکە کارنامەیەکی کللتوری دانین ببێ بە یاسا تایە سینەما شانۆ شێوەکار ئەدەب هەمووی ئەم پاکەجانە سیاساتی کللتوری دارین ئەمە هەزارە هەم جاران قسەیەکەین بۆ ئەمەش وەزیر ڕۆشنبیریە بێ تەکلیف لە تایبەتمەندەکان کا لەم بوارەیە کۆنفرانسێکی گەورە بکە 7 ڕۆژ 8 ڕۆژ 10 ڕۆژ مانگێک بەسیترین شتی مەسەلەی دراسەکردنی زمانی ستانداردی کوردی ئێمە قسەی لێ ناکرێت ئەمە گەورەترین بزنسە بۆ تۆ ئەم باز ئەنی بزنس بە معنای ئەوە نەکات پارە ئینکەم بکەیتەوە بزنسەوە سەرمایی ڕەمزی تۆ زمانتە خەریکە لێتە سنەوە خەریکە ناتمێنێ خەریکە هەموو مستەڵەحاتی عەرەبی و فارسی و تورکی بەکارێنین مێدیاکان هەمووی پڕە لە مسەلسل لە جلوبەرگ و لە مۆدێل و لە گۆرانی و لە مۆدێلی ئەو سێ دراوسەیی کە هەوڵێن سەقافی خۆیان تەرویستکەن بۆیە پانتایشکە بێنە پێشە بڵێ کورد ئێرەش هەر هی ئێمەیە بەچی جوابیتەوە بەهێنانەوەی ڕموزە مێژوویەکانە بە بەهێزکردنی زمانە بە سینەمات بە شاعیرەکانە بە ئەدیبەکانە بە کتێبەکانە ئەوەی زیاتر هەستی پێدەکرێت کەمتر هێنانە پێشەوەی خانمانی سینەماکارە و ڕۆڵبینینیانە لە فیلمە سینەمایەکاندا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بەرهەمێنانی فیلمی سینەمایی لە هەرێمی کوردستاندا کەمە کە ناتوانن بە بەردەوامی کاری لەسەر بکەن یانیش ئەو بڕەمادیەی وەری دەگرن لە ئاست ئەو ماندووبوونەدا نییە. کێشەکە لەوە فیلم نەبوو بە بزنس لەم وڵاتەیە نیوەکو بزنس ئیشی تیان ناکرێت وەکو خۆشەویستیە چ من چ ئەو کەسێک کە ئێخراجەکە چ ئەو کەسی کە بەشداریەکە چە کرووەکە لە کاتێکە ئەگەر ئەم وڵاتە ببێ بەوەی کە فیلم ببێ بە بزنس باوەڕم پێ بکە بزنسێکی زۆر باشە ئەگەر کەسێک بزنسمانێک بیری لێ بکاتەوە شەریکەیەکی ئینتاجی فیلم دروست بکات لەبەرەوەی بینەرێکی ئێجگار تامەزرۆمان هەیە بینەرێکی ئێجگار زۆرمان هەیە بۆ فیلمی کوردی بەس خەلەلەکەمان لەوایە کە ئیشمان کەمە لەبەرەوە هیوادارم ببێ بە بزنس بۆی بتوانین پێ لەسەر پێهینی خۆمان ڕابگرین و تاکیدیش بە کە بوو بە بزنس ئەتوانین خۆمان بناسیێنین بە دەرەوە کەواتە تۆ لە ڕێی فیلمەوە لە ئەتوانی هەم سیاست هەم لە ڕووی کللتوری هەم لە ڕووی هەموو ئەو ماساتی بەسەردەهاتوە بیگەینی بە دەرەوە. هۆکاری هەموو ئەوانەی ئێستا بەرهەمی فیلمی سینەمایی کەمە لە ڕووی بەرهەمێنانەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە لە ساڵانی ڕابردوو حکومەت پاڵپشتی هونەری سینەمای دەکرد بەڵام ئێستا بەهۆی نەبوونی بودجەی پێویستەوە ناتوانرێت پاڵپشتی ئەو کەرتە بکرێت ئەی چ پلانێکی تر هەیە بۆ ئەوەی ئەم هونەرە بەردەوام بێت و
تەواوی نەهامەتی و داستانە پرسەروەریەکانی کورد بکرێتە بەرهەمی سینەمایی لەسەر و هەموو ئەمانەشەوە ئەو هونەرە وەک کەرتێکی پیشەسازی تەماشا بکرێت. خۆی هەر کاتێک بتەوێت پیشەسازی سینەما بە تەواوەتی ببێتە پیشەسازی لە پاڵ هونەرەکە دەبێت سینەما بەرەو کەرتی تایبەت بڕوات. لە کوردستان سینەما لەسەر ئەرکی حکومەت دروست بووە، بەڵام لێمە بۆ دووە لە من قۆناغێەوە کە ئێمە وەکو حکومەت سینەمامان خستە ناو خەڵک، خستمانە ناو هونەرمەندان، پەیامەکەش ماوەی و زیاتیش هاوکار بین، بەڵام دەبێت کەرتی تایبەت دروست بێت و خۆشحاڵم و ئایندەش ڕوونە کە ئێستا چەند کۆمپانیایەک هەن و چەند خەڵکانێک هەن دەعمی سینەما دەکەن، هەرچەندە زۆر نین، بەڵام جێی ئومێدە ئەوە کە هاتونەتە پێش ئەو کۆمپانیانە کاری باش و جددی دەکەن. هەڵبەتە ئێمە وەکو حکومەت هاوکاریان بووینە و لێرەوەش لەو بەرنامەوەش پێم خۆشە ئەوانەی کەرتی تایبەتن لە مەجاڵی هونەر و لە مەجاڵی سینەما بە تایبەتی ئەمە دەمانێت هاوکاریان بکەین بۆەوەی لیڤلی سینەما بەرزکەینەوە، بۆەوەی کواڵیتی فلم بەرەو باشتر ببین و بتوانین داهاتیش دروست بکەین، چکە کۆمپانیایەک ئەگەر قازانج نەکات نایاتە پێش. ئەمەش دەمانێت هاوکاری بکەین بۆی سبێ ڕۆژێ لە ڕێ ئەو کۆمپانیەوە ئێمەش بۆ حکومەت قازانج بکەین کە ئەو بودجێ سەرف دەکەین شتێکمان بۆ بگەڕێتەوە. بگەڕین بۆ ڕابردوو کە حکومەتی هەرێمی کوردستان سینەمای دروست کردو لە سەرچی حکومەت ئەوە خۆی لە خۆیدا گرنگی دانەکە بە گرنگی زانەوە بۆیە سینەمای دروست کردووە لە هەولێر سەرەتا دواتر بۆ شارەکانی تری وەکو دووەکو سلێمانی و لە گەرمیان و هەڵەبجە و شوێنەکانی تر ئەوە بەشەکە لە گرنگدانەکەی. بەڵام استمرارێت و بەردەوامبوونی ئەم جۆرە هاوکاریە بۆ سینەما و گرنگی پێدانا ئەوە دەگرێتەوە سەر قۆناغەکانی ئەو ساڵانەی کە حکومەت پێدا ڕۆیشتووە لە هەر قۆناغێک توانوێتی هاوکاری کردووە، لە قۆناغێک هۆکاری سیاسی هەبووە، هۆکاری ئابووری هەبووە، لە قۆناغی کورتە فیلم و دوکۆمنتاری دەتوانم بڵێم نزیکەی سەرووی 200 بۆ 250 فیلممانش بەرهەم هێناوە. بە نسبە وەرگرین بۆ ئەو 3 ساڵی ڕابردوو ئەمە 21ەوە تقریبان لە سەرەتایە لە ساڵی 2020 نەمانتوانێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو پەتایی کە هەیە لە هەموو جیهان، بەڵام لە ساڵی 19 دەتوان بڵێم 12 کورتە فیلممان بەرهەمهێنا لە 1 ساڵدا. ئەوە جێی ئومێدەکە مە بتوانین لە هەولێر خەڵکی خۆمان دەستیان بگرین یارمەتیان بدەین بۆی بێنە پێش پرۆژەکان و ئامانجی خۆیان بپێکن. بە بازارکردن و بوونی بینەری زۆر لە هۆڵەکانی سینەمادا یاریدەدەرێکی باش دەبێت بۆ ئەوەی فیلمە سینەمایەکان داهاتێکی باشیان هەبێت. ئەی بۆچی ئەمە تا ئێستا نەکراوە یاخود ئەمەش پەیوەستە بە توانای ئاستی بەرهەمی فیلمەکەوە لە ڕووی سیناریۆ و ناوەڕۆکەوە کە سەرنجی بینەرانی کورد بۆ خۆی بە تەواوەتی تا ئێستا ڕانەکێشاوە. بۆچی مارکێتینی سینەمای کوردی ئەوەندە لاوازە یاخود فیلمە سینەمایەکان ئەوەندە کەمن مارکێتینیان بۆ ناکرێت؟ ئەم مۆزوعی بینەر و بلیت و بە بازارکردنە هێشتا نەکەوتۆتە سەر پێ بۆ لەبەرەوەی کە پێشخانی نییە، ینی پێشخانی دروستکردنی فیلم بەردەوام نەبووە بە جۆرێک لە جۆرەکان کە بینەرەکان ڕێگولەرلی چاوەڕێی فیلمی کوردی بکەن و بێنەوە بۆ سینەماکان بۆ فیلمی کوردی. ئەمە خۆی کرانەوەی بازارەکەیە ئەبێت تەحمل لەگەڵ ئەم بازاڕەیە بکەین کە ئایا چۆن بە بەردەوامی ستەیبڵ بێت و بمێنێتەوە بۆی کە هەردوو لا بتوانن بەردەوامی بن بەیشە. ئەی هۆکار چییە سینەمای کوردی ئەوەندە لاوازەی بۆ فیلمەکان کەواتە ئێمە بینەرمان هەیە، کڕیارمان هەیە، بۆ سینەما نییە، بۆ فیلمی کوردی نییە؟ پرسیارێکی زۆر جوانە. هۆکارەکان زۆرن بەڕاستی. یعنی هەنێ جار ئێمە بە تەنیا تەرکیزەکەینە سەر یەک شوێن و یەک ئێلمنت کە مشکلەکەی دروست کردووە، لە ڕاستیە زۆرن. لە ئەساسا ئێمە ئەو ڕۆشنبیریە و ئەو کولتورەمان نییە کە ئێمە دوای چەند کەسێکی پێش خۆمان کەوتبین مەسەلەن بۆەوەی کە ئەو ڕێچکەیان شکان بێت و ئێمە ئێستا درێژە بە ڕێچکەکەی ئەوان بین. بەداخەوە ئەم ئیندەستریەم پیشسازیە لە وڵاتەکەمانە زۆر تازەیە. تازەیەکەی بە حدێکە لە 2 فیلم و 3 فیلم تێ ناپەڕێ، ینی بۆ بلیت و بۆ بازار کرابێت کە ئەمە زۆر درەنگە، ینی ئێمە زۆر دواکەوتین. کێشەیەکی تر هەیە لە فرۆشی بلیتی سینەمای کوردیە لە ڕووی نرخەکانەوە جیاوازن، یعنی نرخێکی ستاندارد نییە. ینی چۆنڵی یەکەم جار فیلمێکە نیمای شەکرێ بۆ نمونە بلیتێک بە 10,000 دینارە، پاش 6 مانگسەکەم بلیتە بۆ تا 5,000 دینار. ئەمە چییە؟ کوالیتی فیلمەکە یاخود بینەری نەبووە. خۆی جۆری فیلمەکە و هەنێ ئۆفەر و هەنێ کات و ئەوانە هەیە کە دەستکاری ناکرێ بەڕاستی. ئێمە ئەم فیلمەکە دروستەکرێوەک و هەر فیلمێکی تری بۆکس ئۆفیس لە سیستمی بۆکس ئۆفیس هەیە، بە بلیتی بۆکس ئۆفیس ئەنووسرێ، ینی ئەدمشنەکانمان هەمووی لە IMDB بە بلیتی بۆکس ئۆفیس حسابەکرێ. ئەمە
وا ئەکات کە تۆ داتاکانە وازح بێت ڕقەمەکان یعنی پارەی بلیت لە شوێنەکانە ئێمە ناتوانین دەستنیشانیکەین وەکو فیلم دروست کرد ئەو شوێنانە و سینەما هاوسانەی کە سکرینین یەکەن کە بڵاو یەکەنەوە ئەوان بڕیاریان بلیتەکانیان چەند بێت کاتیەوە نەهاتووە گرنگی بە پیشەسازی سینەمایی بدەین لە هەرێمی کوردستان و چۆن پەرەی پێ بدەین لە ڕووی مارکێتینەوە چیمان پێویستە؟ خۆی یعنی بە بازارکردنی کاری کولتوری و هونەری بەعام و بە تایبەتیش سینەما پێویستی بە هەوڵێکی زیاترە مەقولەیەکی ئەوە هەیە یەکێک لە سەحەفیەکان لە نیویۆرک تایمز نووسیبی ئەو فیلمانە سەرکەوتوو بوون کە بەپێی بەحسێکە خۆی کردبووی کە مارکێتین و بە بازارکردنەکانیان دەسربیوشنەکانیان بڵاوکردنەوەکانیان لە دروستکردنەکەی زیاتری تێچووە چکە تۆ چیرۆکەکەت هەیە ئەو بەجێتە داخراوە بەجێتێکی تری گەورەتر تەوێ بۆ بڵاوکردنەوەی ئەم ئیشە اینجا بەداخەوە ئێمە لە ڕووی پیشاندانەوە مشکلی زۆر گەورەمان هەیە کە دیسانەوە دەوڵەت دەتوانێت حەلی ئەم مشکلی بکە بۆی بازارەکە بکرێتەوە یەکێک لەو نمونانە سینەماکان تا ئێستا لە 6 هەڵەگرن بۆ خۆیان کاتی ئێمە فیلمێک نمایشەکەن یعنی ئەگە داهاتی ئەم فیلمی کە دروست کراوە 1 ملیۆن دلار بێ 600,000 دلاری ئەچێ بۆ سینەما هاوسەکان 1 ملیۆن بینەر دەتوانێت کێشەی سینەمای کوردی چارەسەر بکات ئەگەر ئێمە بتوانین لە 36 ملیۆن و نیوی عێراق 1 ملیۆن بێتە ناو هۆڵەکانی سینەماوە هەموو شتێک ئەکەوێتە سەر سکەی خۆی ئێستا ئامانجی ئەومان داناوە بۆ هیوایی کە لە داهاتووە لەم قابلی داهاتووە ئێمە بتوانین ئەو خەبەرە خۆشە بین و بڵێن بەڕاستی توانین بڵێن سینەمای کوردی لە خەم ڕەخساوە سەرجەم سینەماکانی هەرێمی کوردستان ئێستا لەلایەن کەرتی تایبەتەوە خاوەندارەتی دەکرێت ئەگەر گوزەرێک بکەیت بە ناو سینەماکانیشدا بەشی هەرە زۆری فیلمە نمایشکراوەکان بیانین یەک فیلمی کوردی یاخود بەشی هەرە زۆری سینەماکان ئەوەشی تێدا نییە بۆیە ئێستا دەبێت بە دوو ڕێگا لە ڕێی پلانی کورتخایەن و درێژخایەنەوە چارەسەرێک بۆ هونەری حوتام لە هەرێمی کوردستان دیاری بکرێت و وەک بازرگانیکی گەورە تەماشا بکرێت. پەیامی هونەر بەوە ناسراوە کە وەک ڕووناکی زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە بۆ نمونە تەنها یەک فرێم وەک وێنەیەکی عومەری خاوەر یاخود ئایلانی کەناردەریا یانیش ئەنفال یاخود چیرۆکی سەرکەوتنەکانی داستانی پێشمەرگە کوردیان بە تەواوی دنیا ناسان ئەی ئەگەر ئەم مێژووە و چەندین سەروەری دیکە بە شێوەیەکی سەردەمیانە بکرێتە هونەری سینەما لە هەرێمی کوردستان ئەو کات پەیامی کورد زیاتر دەگا و توانای سینەماش لە هەرێمی کوردستان زیاتر بە جیهان دەناسرێنێ کێشە و گرفتی بەردەم هونەری سینەما لە هەرێمی کوردستان تەنها و تەنها قەیرانی داراییە چونکە لە ساڵانی ڕابردوو حکومەت پاڵپشتی هونەری سینەمای دەکرد بەڵام ئێستا بەهۆی نەبوونی بودجەی پێویستەوە ناتوانرێت ئەو پاڵپشتیا بکرێت بۆیە ئێستا هەموو چاوەکان لەسەر ئەوەن کە دەبێ هونەری سینەماش لە هەرێمی کوردستان هاوشێوەی بەشێک لە سێکتەرەکانی دیکە لەلایەن کەرتی تایبەتەوە پاڵپشتی بکرێت ئەوەی کە زۆر گرنگە بۆ هونەرمەندان و سینەماکاران کە وەک سەرچاوەیەکی داهات پشت بە هونەری سینەما ببەستن لە هەرێمی کوردستاندا لە هەمان کاتیشدا ئەم هونەرە وەکو پیشەسازیەکی سەردەمیانە تەماشا بکرێت.